بەڵێرە وڵاتان وڵای سوادی زۆرم هەفتە بازارە بۆ ئێمەی فەلاح تقریبان شەکەمان ساخە بێتەوە لە ئەوە باشەیە کە ببێنە عەلووە یا بدێمە بە قاڵشتووە کە بە پارێکی کەمین یەکەی بەعاقەت سوادەیە وڵی کێشەکەی ئێمە کە ساغ نەبوونەوەی شتەکانمان ئەوەی تر گەوتن کێشەی بۆ فەلاح من باسیشم کرد بۆ پامێرەکانی تر بۆ تەلەڤیزیۆنەکانیکە من کاڵەکەم مڕنیوە تاکێک نێسان مڕنیوە بردممە لە بازار لە عەلووە دام بە 40,000 بەس ئەم کاڵەکەی خۆم نییە تەنها ئەم 40,000 سێ نەفەرە وەرە ئەم 40,000 دابەشی سێ نەفەر هی چەندیان بەرەکەوێت یعنی حەج نییە سەبەبەکەی بێپلانی دەتوان بڵێم حکوومەتە ئەوە نەگەیە چونکە بۆ ئەی بۆ بەربووم لە ئێرانەوە یا لە تورکیاوەیەت هەر ئەوەیە کاڵک بۆ نمونە شووتی بە هەمان شێوە تەماتە باینجان لە ئێرانەوە لە تورکیاوەیەت ئەی بۆ یێڵی بێت زەحمە نەبێت تەنها لەبەرەوەی کە ئیسفادی گومرگی لێ بکەی بەتەشید ئەوە سەبەبی ڕئیسیە توان بڵێ ڕاستە خێرایین دارایی و نەبوونی پارەوە ئەوە کێشەیە بەڵام سەبەبی ڕئیسی هاتنی بەرەبوومە لە دەرەوە ئەگەر بەرەبووم لە دەرەوە نەیە بەکاتە فەلاحی ئیسفادەیە کات و بەروومەکەی ساغی بێتە لە بازاڕە ئامانجمان لە ئەم هەفتە بازاڕە ئەوەیە کە بازارێکی باش بکەینەوە بۆ براجوتیارەکان کە ڕاستەوخۆ خۆیان بەرهەمەکانیان بگەێنە دەستی کڕیار و سوود و قازانجی بەرهەمەکەیان بێتەوە گیرفانی خۆیان و هەروەها کڕیاریش بەرهەمی تازە و ناوازەی لە دەستی جوتیار دەست بکەوێت. ئامانج لەکردنەوەی هەفتە بازارەکە ئەوەیە بە درێژایی وەرزی هاوین لە هەموو هەفتەیەکە 2 ڕۆژیان زیاتر بە پێی خواستی بە پێی بەشداری جوتیاران و خواستی کڕیارانیش ئەم هەفتە بازارە بەردەوام بێ لە وەرزە لە کاتە جیاوازەکانە بەرهەمی جیاوازیتیان نمایش بکرێتواتە هەر کاتێک چ جۆرە بەرهەمێک لەم ناوچەیە پێگات ئەو بەرهەمیتیان نمایش بکرێت.